زوجة وأم لمعتقل من 20/9/2012 لتاريخ هي اللحظة. أنا ما بعرف أي معلومة أبداً عن أماكن تواجدهم، حتى إذا هن ما بعرف أي شيء عنهم. أنا لوصل رسالة لكل العالم بأنه ملف المعتقلين يفترض يكون من أولويات الأشياء اللي أنتم عم تتفاوضوا عليها أو الاجتماعات اللي عم تحكوا فيها. And to immediately stop torture and mistreatment. In the case of a death of detainee, a death certificate along with a report on causes of death and burial location must be presented to the family. مشكل بروتستو بكن رژیم سوری لسر وان کاری کریتی به حق زنده کسی شورش سوری قدن در زندانی خود دکه و ناماکه هم دشینن جهازان توی دولتی ام جوار دبیجن دوهون لسر و خالی راوستن بگرنگی. هذا پیشنگاه چاریه بسالات تکیرن پیکاتیش پروژه بشه اندازیارت لرسازی تایبت برابطریت قناق اندماهیه ام کلیج اندازیاری هم 6 بشین بس الدفمه هم 4 بشم پیشنگاریات تکیری چون که 2 بشه دیش نیکاید هاتن وکیرن. برابطر اهتمام بو مشروع تخرجنا ابد مرحله دوماهیه مرحله 4 و 5 پروپوزال انکو ماستر پلانک بو دهوکانی پیش جایزه و امروز مت دیزاین کری پیکاتی 6 زونه رئیسی و ماستر پلان دا کو هر 6 زونه ایکشوان سکنیه ایک ترفیهیه ایک صحیه ایک تعلیمیه ایک صناعیه ایک دینیه. ئێمە لێرە پێکرد دروستەکەین بە کەرستەی چەمەنتۆ و بۆرەک و پۆلیسەر و فایبەرگلاس و ئەم کەرستانە بەکارهێنین. ئیتر زیاتر ئەم کارانەمان بۆ شوێنە باخچە و پارکەکان زیاتر بەکاردێن بۆ کاری جوانکاری. جۆرەها پەیکەری ئیتر با بڵێن لە شێوازی پەیکەری سەردەمی ڕۆمانی و مسڕی و ئەو جۆرانەمان زۆرە و کورسیمان هەیە و ئیتر مەقاڵێ و عەمودە و پەرژینمان هەیە ئەم سیازانە با بڵێن. هەر لە 93 ئێمە بەردەوام بووینە لەسەر ئەم کارانە و تر هێواشی واش زیاتر پەرەمان پێدا و دەستمان داوەتە کاری پەیکەر و بەردی کێلی قەبرش دروستەکەین و ئەوانش بە مەڕمەڕ و هەر بە چەمەنتۆ ئەو مەوادانە بەکاردێنین. سێ براین لەگە باوکمانە ئەم کاراکەین ئیتر زیاتر ئەم خولیا و فێربوونی ئەم کارەمان ئەگەڕێتەوە بۆ باوکمان ئەو زیاتر ئێمە بردوتە ناو بوارەکەەوە و زیاتر گرنگی بەو بابەتە داوە.